بە هیوای کەتەچی خۆش لە گەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجێکە گەیشتمان لە لاپەڕا 44ش گەیشتمە ڕاهێنان و شیکاری پرسیارەکان نووسینی کردداری دابەشکردن دووبارە بکەوە بە گۆڕینی بەش دراو بۆ ژمارەیەکی سروشتی. یەکەم شت خوێندکاریژیر دەبی بزانین بەشدراو کامەیە و بەشکراو کامەیە. بەشکراو هەمیشە یەکەم ژمارەیە پێشی هێمای دابەشکردن، بەشدراویش دووەم ژمارەیە واتە دوای هێمای دابەشکردن. لێرە گرنگترین شت بەشدراوەکەیە کە دەبی بیکەینە ژمارەی سروشتی واتە ژمارەی تەواو بەبێ فاریزە. هەتا ئەو 0 و 4 لەدە ببیتە ژمارەی سروشتی ئاسانترین ڕێ ئەوەیە کە ئەو فاریزەی خانەک بگوازینەوە لای دەستی ڕاستمان واتە فاریزە لێرە نامینێ دێتە ئێرە بە یەک خانە بە یەک ڕەنووس بە یەک هەنگاو. لە هەمان کات ئەو فاریزێش ناچارین بە یەک هەنگاو بیبەینە لای دەستی ڕاست هەتا بەهایەکە تێک نەچی ژمارەکە چی لێدێ هەردوو ژمارەکان ئەو ژمارە دەبیتە 484 فاریزەکە دێتە ئێرە بەس پێویست ناکە بنووسین دابەش 4 فاریزەکە دێتە ئێرە دیسان پێویست ناکە بنووسین. بێگومان داوا نەکرایە دابەشەکەی ئەنجام بدەین، داوا نەکرایە بەهایەکەی ببینینەوە، بەڵام ئەگەر بتەوێ ببینیەوە زۆر ئاسانە 4 دابەش 4 1 8 دابەش 4 2 4 دابەش 4 1 دیسان 121 بەڵام داوا نەکرایە تەنیا نووسینەوە داوا کرایواتە تەنیا ئاوا بینووسی. ئەوها چینە لای پرسیاری ژمارە 15 لێرەش هەروە گرنگترین ژمارە ئەوەیە کە بیکەینە ژمارەیەکی سروشتی. لێرە فاریزە لێرەیە ناچارین هەتا بیکەینە ژمارەی سروشتی بە دوو هەنگاو دەبی ئەو فاریزەیە جێی خۆی بگۆڕی بێ لێرە بێتە ئێرە دوو هەنگاو سفرەکە یەک هەنگاو نۆیەکەش دوو هەنگاو. لەبەر هەندێ ئەو ژمارەش دەبی بە دوو هەنگاو بچیتە دەستی ڕاست یەکەکە هەنگاوی یەکەم نۆیەکەش هەنگاوی دووەم واتە ژمارەکان چیان لێدێ یەکەم ژمارە دەبیتە 819 دووەم ژمارەش دەبیتە 9. لێرەش زۆر ئاسانە دابەشکردن. هەشتاوێک چەند 9 هەیە لە هەشتاوێک 9 چەند 9 هەیە لە 9 1 واتە دەبیتە 91 بەڵام پێویست ناکە. پرسیاری ژمارە 16 لێرە ئەگەر فاریزەکە بە یەک هەنگاو بێتە ئێرە دەبیتە ژمارەیەکی سروشتی واتە لێرەش فاریزەکە بە یەک هەنگاو دەچیتە لای ڕاست ژمارەکان چیان لێدێ دابەش 21. ئەوە زۆر ئاسان نییە دابەشکردن چونکە دوور و درێژە. پرسیاری 17 لێرە بەشدراو هەر بەخۆی ژمارەی سروشتیە پێی ناوێ هیچ بکەین پرسیارەکە کۆپی بکە فاریزە لە ئەنجامی دابەشکردن دابنێ. ئاسانترین ڕێگە بزانین لێرە فاریزە لە چێیە ئەوەیە کە ئەو ژمارەی بکەینە ژمارەیەکی سروشتی واتە هەروەکو جاری پێشتر فاریزەکەی ببەینە لای دەستی ڕاست ئەو زۆر ئاسانە بزانین فاریزە لێرە لە چێیە. ئەو ژمارەی یەکەم فاریزە بە یەک خانە دەچیتە دەستی ڕاست ژمارەکەمان دەبیتە 32 58. ژمارەی دووەم چی لێدێ دەبی بە 3 چونکە بە یەک خانە فاریزە دەستە دەستی ڕاست
ئێستا ئەو 32 بیخەمڵێنین دەیکەینە 30 کارمان بە دوای فاریزەی نیە لای ڕاستی فاریزە چونکە ژمارەکان ڕەنووسەکان بەهایەکەیان زۆر کەمە کارمان بەس بە لای چەپی فاریزەیە هەتا بخەمڵێنین بزانین فاریزەی ئێرە دەبی لە چێدانین کە 32 دەکەینە 30 دابەشی 3 دەکەین ئەنجامەکە دەکاتە 10 واتە ژمارەکەی مەش لە دەوروبەری دەیە واتە باشترین جێ فاریزەکەی دانەین ئێرەیە 286 286 یان لێرە دەینووسین یان هەر لێرە دەینووسین 286 ئەنجامەی ڕاستەکەیە ئێرەش دیسان ئەو فاریزەی دەبینە دەستی ڕاست ئەوەش دەبینە دەستی ڕاست ژمارەکان چیان لێدێ 530 فاریزە 7 دابەش 87 ئێستا دەمانەوێ بخەمڵێنین بزانین فاریزەی لە چێ دانین ئەو 530 ئەگەر بکەمە 500 ئەو 87ش بکەمە 100 ئەو جا 500 دابەش 100 یەکسانە بە 5 بەڵام چونکە 87 لە 100 گچکەترا ئەنجامەکە تۆزێک لە 5 گەورەترا واتە فاریزەکە لە چێە لێرەیە 6 ئەنجامەکە دەکاتە 6 ئەو جە فاریزە ئەو جا 1 ئێستا دەچمە لای پرسیاری 20 لێرەش فاریزەکەی دێنمە ئێرە لێرەش دەیهینمە ئێرە ژمارەکان دەبنە 10 فاریزە 2 دابەش 2 لێرە زۆر ئاسانە فاریزەی لە چێدا دەنێ دا چەند 2 هەیە لە 10 بێگومان 5 کەواتە ئێرە ڕاستە دابەش بکە بخەمڵێنە هەتا ساغ بکەیتەوە پرسیاری 21 16 دابەش 6 دەکاتە چەند دەکاتە 2 دەکاتە 2 لێرە دەنووسم 2 جاران 6 دەکات 12 لەو 16 چەند دەمینێتەوە 12 بڕوە 4 دەمینێتەوە ئەو جا هیچ نەما بینمە خوارێ لێرە گەیشتینە فاریزەکەی دەبی بینمە خوارێ 4 لەگەڵ ئەو هەشتەی دەبیتە 48 دابەش 6 دەکاتە 8 چونکە 8 جاران 6 دەکات 48 تەواو بوو ئەگەر بتوێ بە دوور و درێژی ئەو دابەشەی بکەی دەتوانی بە شێوەی دابەشی کورسی دروست بکەی کە ئەمنیش لێرە ئەنجاممدایە بەڵام هەستم کرد پێویست ناکە ڕەنگە 16 و 8 بەو جۆرەی دەتوانی دابەشکەی دەکاتە 2 8 لەدا وەکو دەبینن جارێ بچینە لای پرسیاری 22 پرسیاری 22 20 دابەش 9 دەکاتە 2 چونکە 2 جاران 9 دەکاتە 18 لەو 22 دەمینێ لەگەڵ ئەو یەکەی دانین دەبیتە 21 21 دابەش 9 دەکاتە 2 دیسان چونکە 2 جاران 9 دەکاتە 18 ئێستا گەیشتینە فاریزەی دەبی فاریزەی دانین 21 هەژدەی لێ بڕوا 3 دەمینێتەوە لەگەڵ ئەو شەشەی دەبیتە 36 لە تەنشت ئەو شەشەی 36 دابەش 9 دەکاتە 4 پرسیاری 23 لێرە 448 دابەش 8 بوو بە 44ەکەی دەست پێ دەکەین 44 چەند هەشتەیە لە 44 بێگومان 5 هەیە 5 جاران 8 دەکات لێرەم نووسیتەوە ئەو 44 ببورن لێرە جوان نەنووسرایە بە ئەوەی ڕەشکەمەوە هەتا باشتر دیاربی 44 4 سفری لێ بڕوا دەکات 4 سفرەکەی ئێرەش دێتە خوارەیە ئەو جەدیسان 40 دابەش 8 دەکاتە ئەو 5 ئێرە 5 جاران 8 دیسان دەکاتە 40
ئەو جارێ چلی لێ بڕوا هیچ نامێنێتەوە گەیشتی نەفاریزەی فاریزەکە دەبی بنووسینەوە لێرە ئەو جە هەشتەکەی دێنینە خوارێ لێرە وەکو دەبینن 8 دەکاتە لێرە 8 دەکاتە 1 جاران 8 ئەو جەکە لێچیان دەردەکەین هیچ نامێنێتەوە ژمارەکەمان دەکاتە 55 لە 10 دابش 7 یەکەم جار دەکا 1 لێرە دەنووسی 1 جاران 7 11 لێ بڕۆ ئەو چارە دەمێنێتەوە ئەو جە هەفتەکەی ئێرە دێتە خوارێ 47 دابش 7 دەکاتە 6 چونکە 6 جاران 7 دەکاتە 42 42 لێ بڕوا دەکاتە 5 ئەو جە ئێستا گەیشتی نەفاریزەی دەینین لێرەش دەنووسین ئەو جە ئەو شەشەی ڕاستی فاریزەی دەینمە خوارێ لێرە ژمارەکەم دەبیتە 56 دابش 7 دەکاتە 8 لێرە 8 جاران 7 دەکاتە 56 هیچ نامێنێتەوە ژمارەکەم دەبیتە چ ئەنجامی دابشکردن دەبیتە 16 لە 10 پرسیاری پاشی ئەو 137 1 لە 10 دابش 15 ئەگەر بە سێزدەی دەست پێ بکەین دابش 15 نابی لەبەر هەندی هەموو 137ەکەی وەردەگرین دابش 15 دەکاتە 9 جاران 15 دەکاتە 135 135 لێ بڕوا 2 دەمێنێتەوە گەیشتی نەفاریزە لێرە فاریزەکەی دەینینە خوارێ کە فاریزەکە هاتە خوارێ ئەو یەکەی ئێرەش دیسان لێ تەنشت دووەکەی دادەندرێ دەبیتە 21 دابش ئەو 15 ئێرە دەکاتە 1 لێرە نووسیتم 1 جاران 15 هەر 15 21 15 لێ بڕوا 6 دەمێنێتەوە ئەو جە ئێستا هیچ نەمابینی نەخوارێ ناچارین سفرەکی دانین 60 دابش 15 دەکاتە 4 جاران 15 دەکاتە 60 کەواتە ژمارەکە بۆ چەند 94 لە 100 پرسیاری پاشی ئەو 448 و 56 لە 100 دابەشی 89 دەکەین 448ەکەی هەمووی وەردەگرین دابش 89 دەکاتە ئەو پێنجەی لێرەم نووسە 5 جاران 89 دەکاتە 445 کە لێ دوو ژمارەکان لێ دەرکردن دەکەین تەنیا دەمێنێتەوە 3 ئەوجا کە گەیشتی نەئێرە فاریزەکە لێرە دەینینە خوارێ دەینووسینەوە ئەوجا ئەو پێنجەی ئێرە دەینین لە تەنش سەیەکەی دادەنین دەبیتە 35 کە دا بەشی 89 دەکەین 0 لەبەر هەندێ 0 جاران 89 هەر 0 لێرانە دەنووسین واتە 35 0 لێ بڕوا هەر 35 ئەوجا ئەو شەشەی سەرەوە دەینینە خوارێ دەبیتە 356 دابش 89 دەکاتە 4 کە لێرەم نووسە 4 جاران 89 دەکاتە دیسان 356 کەواتە هیچ نامێنێتەوە ژمارەکەی کە بەدەستمان دێ 5 بە باشی بنووسم 54 لە 100 54 لە 100 بزانیم گەیشتمە چەندەرێ چارسەد و چل و هەشتەکەمان تەواو کرد ئێستا دەینە لای پرسیاری 27 1 و 0 و 8 دابش 0 و 27 1 و 0 و 8 دابش 0 و 27 لێرە چونکە فاریزە هەیە خوێندکاری ژیر ناچارین ئەو فاریزەیە بینینە بە دوو خانە ببینە لای دەستی ڕاستمان لە هەردوو
ژمارەکان دەبتە چەند؟ دەبتە 108 دابەش 27. ئەو 108 چەند 27 تێدایە؟ 4 دەکاتە 4 28 و 4 دووش دەکادا، واتە ژمارەکەمان دەبیتە چەند؟ دەبیتە 4 بە تەنیا. دێنە لای 149 دابەش 0.2 دیسان ئەو فاریزەی بە 2 خانە دەینینە ئێرە، ئەو فاریزەش بە 2 خانە دەینینە ئێرە، ئەو های لێدێ دەبیتە 149 دابەش 2. چاردە چەندوی تێدایە؟ 7 جاران 2 چاردە. ئەو نۆیش دەینینە خوارێ، نۆ چەندوی تێدایە؟ لێرە نووسیتم 4 جاران 2 دەکاتە 8. 1 دەمینێتەوە لێرانە هیچ نەما بینمە خوارێ، ناچارم فاریزەکی دانێم سفرەکیش زیاد کەم لێرە، ئەوز دەبیتە دا چەندوی تێدایە؟ 5. ژمارەکەم دەبیتە 74 و 5 لە دا. دێمە لای 0.45 دابەش 0.3 دیسان فاریزەکەی دەینینە ئێرە بە 1 خانە، کە بە 1 خانە هینامان ئێرە دەبیتە 3، ئێرانش دەبیتە 4 و 5 لە دا، ئەو های لێدێ. ئێستا 4 دابەش 3 دەکاتە 1 جاران 3 4 لێ بڕوا 1 فاریزەکەی دەینمە خوارێ لێرە، ئەو 5ش لە تەنیشتێکەکەی دادەنێم دەبیتە 15 دابەش 3 دەکاتە 5 لەسەرەوەم نووسیتەوە 5 جاران 3 دەکاتە 15، واتە ژمارەکە بووە چەند؟ ئەنجامی دابەشکردن 1 و 5 لە دا. دێمە لای ژمارە 28 دابەش 2 دیسان دەبی ئەو بەش دراوەی بکەمە ژمارەیەکی سروشتی، ئەو فاریزەی بگوازمەوە بە 1 خانە بۆ دەستی ڕاست، هەروها ئەو فاریزەی ئێرەش لە هەمان کات 1 خانە بۆ دەستی ڕاست دێتە ئێرە. ژمارەکە چی لێدێ؟ ژمارەکە دەبیتە 2088 بابزانم ئەوها بوو؟ ئەوها نەبوو، بە 1 خانە دەبی بۆ گوازرێتەوە، نەک بە 2 خانە. دەبی فاریزەکە بێتە ئێرە 2008 لەگەڵ 8 لێرانش بە 1 خانە. باشە 208 چەند 29 هەیە لە 208 7 هەیە، 7 جاران 9 63 7 جاران 2 4 لەگەڵ 6 20. ئێستا 203 لێ بڕوە، ئەو 5 دەمێنێتەوە، فاریزەکەی دەبی زوو بینمە خوارێ، ئەو جا 8ەکەش بینمە خوارێ، 58 چەند 29 تێدایە؟ 2 جاران 29 دەکا 58 هیچ نامێنێتەوە، واتە ئەنجامی دابەشکردن دەکاتە 7 و 2 لە دەیە. دێمە لای 0.234 دابەش 0.78 لێرە خوێندکاری ژیر دەبی ئەو فاریزەی بە 2 خانە بگوازمەوە لای دەستی ڕاست، لێرەش دەبی فاریزەکە بێتە ئێرە، کەواتە ئاوهای لێ هات کە 23 چەند 78 لە 23 نییە 0 فاریزەشیش دەبی زوو دانێم، ئەو جا 0 جاران 78 دەکا 0 23 0 لێ بڕوە هەر 23، ئەو جا ئەو چارە دێتە خوارێ 234 دابەش 78 دەکاتە 3 جاران 78 دەکاتە 234، کەواتە ژمارەکە بووە 0 و 3 لە دا. دێمە لای 271 و 78 دابەش 4 و 3، ئەگەر ئەو فاریزەیە بینمە ئێرە، ئەو فاریزەیە دێتە ئێرە، کەواتە ژمارەکە ئەو های لێ دێ. دەست پێ دەکەم بە 27 دابەش 43 نابی 271 هەموو وەردەگرم دابەش 43 دەکەم 6 هەیە، 6 جاران 3 18 6 جاران 4 24 لەگەڵ یەکیش 25 271 کەم 258 لێرە لێ دەرکردنە دەمینێتەوە 13
کە ماوە 13 ئەو هەفتەش دەینمە خوارێ لێرە دەبیتە 137 دابەشی 43 دەکاتە 3 لێرە ئەو جە 3 جاران 43 یەکسانە بە 129 137 129 لێ بڕوە دەمینێتەوە 8 ئەو جەگەیشتمە ئەوەی فاریزەکی لێرە دانێم چونکە پێشی ئەو شەشەی بینوە خوارێ ئەو جە شەشەکەی دەینمە خوارێ 86 دابەش 43 دەکاتە 2 پاشان هیچ نامینێتەوە واتە ژمارەکەم بووە 63 و 2 لە 10 ئێستا 126 دابەش 0 و 2 ئەو فاریزەی دەبی بینمە ئێرە ئەو فاریزە ئێرەش دەبی بینمە ئێرە واتە دەکاتە 12 دابەش 2 12 دابەش 2 6 زاران 2 12 کە سفرەکانم نووسیەوە یەکسەر فاریزەکەی دەنووسم چووکە گەیشتمە شەشەکەی ئەوجا شەشەکە دێتە خوارێ 6 دابەش 2 دەکاتە 3 ئەنجامی دابەشەکەم دەکاتە 6 و 3 لە 10 12 و 72 دابەش 0 و 8 ئەو فاریزەی دەبی بینمە ئێرە ئەو فاریزەیەش دەبی بینمە ئێرە دەکاتە 127 و 2 دابەش 8 دابەش 8 12 دابەش 8 یەک جاران 8 8 12 هەشتی لێ بڕات 4 هەفتەکە دێتە خوارێ 47 دابەش 8 5 چونکە 5 جاران 8 دەکاتە 47 چلی لێ بڕوا دەکاتە 7 ئەو جەگەیشتمە فاریزەی دەینمە خوارێ لێرەی دەنووسم ئەو جە ئەو دووەی دەینمە خوارێ 72 دابەش 8 9 جاران 8 72 ژمارەکە بووە 15 و 9 لە 10 ئەو ڕاهێنانەمایە 186 دابەش 12 و 3 ئەو ژمارە بکەمە ژمارەیەکی سروشتی فاریزەکەی سەدەکەش دەچیتە لای دەستی ڕاست بە یەک خانە واتە دەبیتە 186 دابەش 123 هەمووی 1008ەکەی وەردەگرم 1008 دابەش 123 هەشت هەیە 8 جاران 123 دەکاتە 984 8 چاری لێ بڕوا 4 لێرەش دا هەشتی لێ بڕوا دەکاتە 2 9 لێ بڕوا دەکاتە 0 واتە 24 دەمینێتەوە زوو فاریزەکەی لێرە دەینمە خوارێ ئەو جە ئەو شەشەی ئێرە دەینمە خوارێ 246 دابەش 123 دەکاتە 2 ئەنجامەکە دەکاتە 8 و 2 8 و 2 ئێستا تەواو بووین خوێندکاری ژیر بگەڕێمەوە ئێستا تەواو بووین لە دابەشکردن و خەمڵاندنمان نەکردین